چەند مانگێک دوایی هاتنی بریتانیا و سوپای ڕووسیا بۆ ناو ئێران سیاسەتی هەرێکە لە دوو حکوومەتەکە گۆڕانکاری بەسەرداهات با بوونی کورد لەم سەر و لەو سەری سنووری تورکیا. حکوومەتی خاوەنشکۆی بریتانی خۆی بەدوورگرت لە هەر کردێک کە ڕەنگە ببێتە هۆی بێزارکردنی تورک. ڕووسەکانیش کوردیان ئاگادار کردبوو تا پەیوەندی باش لەگەڵ ئازاریەکانی هاو سنووریان دروست بکەن. پاشان گۆڕانێک لە هەڵوێستی ڕووس ڕوویدا و ئیدی کەوتنە هەوڵ و خەمی ڕاگررتنی هاوسەنگی لە نێوان کورد و دەسەڵاتی ئێرە. لە دوای ساڵی 1944 مەهاباد بووە مەڵبەندی ناسیۆنەلیزمی کورد لە ئێران کە تیایدا قازی محەممەدی ناسراو وەک سەرکردەی بزوتنەوەکە دەرکەوت. ئەمە سەرەڕای ئەوەی حیزبی توودە هەوڵی زۆریدا کورد بەلای خۆیدا ڕابکێشێ، بەڵام سەرکەوتون نەبوو. لە مانجی کانونی یەکەمی ساڵی 1945 قازی محەممەد ئامادەکاری کرد بۆ ڕاگەیاندنی کۆمار لە 22 کانونی دووەمی ساڵی 1936 لە مەیدانی چوارچرا کۆماری کوردستان بە ئامادەبوونی زۆربەی کەسایەتیە نەتەوەخواز و کەسایەتی ڕۆشنبیر و لە دیوی کوردستانی شەوە ئەفسەرانی کورد و مەلا مستەفای بارزانیش کە ساڵێک بەسەر ڕاپەڕینی دووەمی بارزان تێپەڕی بوو لە ڕێگەی لێژنەی ئازادیەوە پەیوەندیان بە کۆماری کوردستانەوە کرد و ئەوانیش بوونە بەشێک لە پێکاتەی کۆماری کوردستان و ڕۆڵێکی زۆر کاریگەریشیان لە نێو کۆمار لە خۆناغەکانی دواتردا جێڕا. بەرهەبوونە دەسەڵاتی ئەڵمانیا ئیرانێ ئەوان هەردوو هێزا هاتن ئیران داگیر کرد، باکووری ئیرانێ ئێکەتیا سوڤێتی داگیر کرد، باشووری وێژی بەریتانیا داگیر کرد، دەڤەرێک ماڵ ناڤاڕاستێ کوردستان ڕۆژهەڵات و دەڤەرە موکریان بوو. ئەوان هەردوو هێزاگەر ئەمساگەینە سیاسەتەوە جدایە هەندی ئینگلیز بتنێ دویا ئەو دەڤێت ژێر کۆنتڕۆڵەوەی پتر ئێمنەهەی و استیقرار لێ هەبێت پتر بیرن پەترۆلێ بێنە پاراستن کە ئەمساگەینە سیاسەتەیەکەتیا سوڤێتی بەروڤۆژیا ئینگلیزی پتر پاڵپشتی و هاریکاریە وان بزاوێت نەتەوێت نەفارست کرد چونکی یەکەتیا سوڤێتی چ نەبووش دەست بدەتش نەتیجا پاڵپشتی و پشتەوانیەوەی بۆ وان بزاوێت ڕزگاری خاص بەروڤۆژی یەکەتیا سوڤێتی دەعماوان نەتەوات کرد تایبەتجی کورد و ئازەریە. پەیوەندی نێوان کورد و ڕووس پتر پەرەی سند و ئەوەش ناشاردرێتەوە کە کار بەدەستانی ڕووس باوەڕی تەواویان بە کورد و هەوڵە نیشتیمانیەکانی کورد هەبوو. بۆیە بە سەرکردایەتی قازی محەممەدی پێشەوای گەلی کورد و لەگەڵ چوار لە هاوڵانی بانگهێشتی باکۆی پایتەختی ئازربایجان کران. پاشماوەیەکی کەم دوای گەڕانەوەیان پارتی دیموکراتی کوردستان ڕاگەیەندراو. قازی محەممەد بووە سەرۆک و بارەگای سەرەکی حیزبەکەش لە شاری مەهاباد بوو. لەلایەن ڕووسەکانەوە چاپخانە و پەڕاوێکی زۆریان پێدراو، ئەوانیش دروشمی خۆیان ڕاگەیان کە بریتی بوو لە خود مختاری بۆ کوردستان و دموکراتی بۆ ئێران. دوای ئەمە هەوڵی ئازربایجانیەکان هەر بەردەوام بوو تا بتوانن کوردستان بکەن بە بەشێک لە کۆمارە تازە ڕاگەیەندراوەکەیان. نوێنەری کۆنسوڵی گشتی بریتانیا لە 8 مانگی شوباتی ساڵی 1946 نێردراوێک بۆ وەزارەتی دەرەوەی خاوەنشکۆ دەنێرێت و ئەمەی تێدا نووسیوە. چەند ئاماژەیەک هەن کە هێشتا پیشەوەری هەموو هیوایەکی لەدەست نەداوە کە حکوومەتی کوردی بخاتە پاڵ حکوومەتی نیشتیمانی ئازەربایجان، بەڵام بەپێی زانیاری بەردەست قازی محەممەد بەوە قایل نەبوو ئەو داوای سربەخۆیی تەواوی کوردستان دەکات، بەڵام لەوە ناچێت ئەوە ڕابگەێنێت هەتا لە پشتگیری ڕووسەکان دڵنیا نەبێتەوە. کورد تەنیا داوای میاندووە و سەردەش ناکەن، بەڵکو داوای هەموو باکووری ئازەربایجان دەکەن بە هەردوو ناوچەی خوی و لاکۆشەوە، چونکە کوردێکی زۆر هەیە لە ناوچەی خوی. ئەو زانیاریانی کە لە میاندووە و هاتوون پێمان دەڵێن ئاڵای نیشتیمانی کورد بریتیە لە ڕەنگی سوور و سپی و هەروەها کەسک وەک ئاڵای فارسەکانە، بەڵام هی کورد ڕەنگی سوور لەسەرەوەیە. دەتوانین بەو شێوەیەکی بدەینەوە کە ئاماژەیەکە بۆ پەیوەندی لەگەڵ ئێران یاخود تەنیا بۆ مەبەستی ئابووری و بەکاری دەهێنن.
چەند ڕۆژێک دوای ئەمە و لە 23 شوباتی 1946 کۆنسولی گشتی بریتانیا بە وەکالەت لە تەورێز لە بروسکەیەکی نهێنی کە هەم بۆ باڵوێزی وڵاتەکەی لە تاران هەم بۆ کرماشان و بەغدا و وەزارەتی دەرەوەشی ناردووە بارودۆخی ناوچەکەی بەم شێوەیە خستۆتە ڕوو. لە کوردستان هیچ هەواڵێکی جێی باوەڕ نییە کە لەلایەن ڕووسەکان یان لە میاندواوە هاتبێ کە ئێستا لە دەست کووردە. ئەو دەڕۆژی پێشوو قازی محەممەد لە تەورێز بوو و لەگەڵ جەعفەر پیشەوەری لەسەر دیاریکردنی سنوور ڕێکەوتون. قازی محەممەد جێبێکی پەیدا کردووە کە ئاڵای کوردی پێو بوو ئەو لەگەڵ تەواوی ئەفسەرە کوردەکان پەیوەندی و هەمانگی هەیە. عومەرخانی شکاک لە ناو حکوومەتی کوردی بە وەزیر ناوی هاتووە. هەروەها ڕۆهید بەگی هەرکی وەکو فەرماندەی گشتی، زێڕۆ بەگیش وەک فەرماندەی لەشکری دەستنیشان کراون. بێجگە لەمەش چەکدارانی کورد لە ڕزاییە پەیوەندی پتەویان لەگەڵ کۆماری کوردستان هەیە. بەلای ئینگلیزەوە مادەم یەکێتی سۆڤێت پاڵپشتی کۆماری کوردستان دەکات کەواتە کۆماری کوردستان دش بە بەرژەوندیەکانی بەریتانیا لە ناوچەکە. بۆیە دەتوانین بڵین هەڵوێستی ئینگلیز بەرامبەر بە کۆماری کوردستان هەڵوێستێکی نەرێنی بووە و ئەو پاڵپشتیە گەورەی کە ئینگلیز لە با بڵین محەممەد ڕەزا شای پەهلەوی دەیکرد هەرخۆی بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا ئینگلیز لەگەڵ ئەوە نەبووە ناوچەیەکی خۆڕێبەری ناوچەیەکی ئۆتۆنۆمی کوردی لەو ناوچەیەدا دروست ببێتن. بۆیە دەتوانین بڵین بە شێوەیەکی گشتی کۆماری کوردستان لە بەرژەوەندی ئینگلیز نەبوو، هەم چکە لەلایەن یەکێتی سۆڤێتەوە پاڵپشتی دەکرا، هەمیش هەڕەشەیەک بوو بۆ سەر با بڵین یەکگرتووی خاچی ئێران کە ئەو کاتە با بڵین بەهۆی کۆمپانیای ئەنگلۆ ئێرانیەوە ئینگلیزەکان هەوڵیان دەدا دەست بەسەر نەوتی ئێراندا بگرن و پێشتریش دەستیان بە سەداگرت بوو بەردەوامی پێ بدەن با بڵین. لە ڕێکەوتی 27 نیسانی ساڵی 1946 پێشەوە قازی محەممەد لەگەڵ باڵوێزی ئەمریکا کۆ دەبێتەوە و پێی دەڵێت یەکەم داواکاریەکانی ئێمە لە چوارچێوەی وڵاتی ئێراندان و ئەو سنوورە نابەزێنن. دووەم پێی گوتووە کە ئەو لەگەڵ حکوومەتی تەورێز ڕێککەوتووە. سێهەم داوای هاوکاری و پاڵپشتی ئابووری و پەروەردەی لە باڵگوێز کردووە. لەلایەکی دیکەوە ڕۆکدێلی کۆنسولی گشتی بریتانیا لە تەورێز باسی شەڕی نێوان سوپای فارس و هێزی پێشمەرگە بۆ باڵوێزی گشتی خاوەنشکۆ لە تاران دەکات کە لە سەقز ڕوویانداوە. کورد و وڵاتی فارس لە سەقز شەڕیانە. ئێستا هەواڵی قورستر دەگەن لەوەی سەرەتا باوەڕپێکراو بوو. ڕێژەی کوژراوەکان 20 کەسە و برینداریش 38 و کورد 38 کەسیان خستۆتە زیندان. 2 ڕەشاش و 4000 گولە تۆپ لەگەڵ 100 فەنگی شەشخانە کەوتونەتە دەست کورد. وورەبەرزی سەربازانی سەقز لە ئەنجامدا لە داکشاندایە. کورد ئێستا دەوری شارەکەیان لە سێ لاوەداوە و با بڕنۆ تەقە لە دەور و پشتی شارەکە دەکەن. ژەنەڕاڵ جەهەنبانی گەڕاوەتەوە تاران. ئەم شەڕانە درێژەیان دەبێت و باڵوێزخانەی ئینگلیز لە تەورێز هەمویان تۆمار دەکات و بۆ تەواوی باڵوێزخانەکانی خاوەنشکۆیان دەنێرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە بیستیمەی بارەگای بەتالۆنێک لە مەینبولاخ لە نزیک شاهیندج 50 میل لە باکووری ڕۆژهەڵاتی سەقز سەربازگەکان لەلایەن کورد هێرشیان کرایە سەر و پیاوەکانی مەلا مستەفا لە ناو هەمویان دیار بوون. بەهۆی هێزی کوردەکانەوە 6 تۆپی سەربازی ناچار دەکرێن بکشێنەوە. 6 کوژرا و 9 برینداریان لە دوای خۆیان بەجێ هێشت و لە فارسەکانیش 1 ئەفسەر و 4 پلەداری دیکە کوژراون و 5 برینداریان هەیە. لە 23 مەی لە بانە سەربازگەیەک هێرشی کرایە سەر لەلایەن کوردەوە و ئەفسەرێکیان کوشت و 4 چەکداریش بریندار بوون. مەڵام مستەفا بارزانی و ئەو هێزنگەلدا پتر بێژین هێزت شارازاییەک هەبوو شڕیە سەربازی و ڕاهێنانێت سەربازی و هەروساش لایەکێکی ژیڤەک و پتر ئەف لەشکرێت گەل بەڵام مستەفا بارزانی پێشکەفتی تر بوو هەم شڕیە چەکیژی و شڕیە بێژین ڕاهێنانێت لەشکریژی ji ber hindê mufayekê baş ji vê hêzê hate dîtin şilaya eskerî ve çunkî ew şerêt hatîne kirin hemî heger
زیرەکی و شارەزایی و پشکداریە مەڵە مستەفا بارزانی و هێزێتگەلدا نەبانە ئەدبیت کۆمار هەرزی هات بە ڕۆخاندن زیترش ئەو دەمێ هات یا ڕۆخاندن. هەروەها جەنەڕاڵ ڕەزمارە لە چاوپێکەوتنێک لەگەڵ ڕاگەاندنەکان و لە گفتوگۆیەکیش لەگەڵ پاشکۆی سەربازی بریتانیا ئەم تێڕوانینەی خوارەوەی لەبارەی کوردستان خستۆتە ڕوو. بەهۆی کەمتەرخەمی و بایەخپێنەدانیان لەلایەن حکوومەتەوە کورد کەمتر لەگەڵ حکوومەتی تاران تەبان. لە گەیشتنی بۆ کوردستان ئەو سەربازگەکانی سەقز و سەردەشت و بانە و ڕۆباتی بەسەر کردەوە کە لەلایەن کورد گەمارۆدراون. ئەو شەڕ و مانۆڕە سەربازیانەی لە ناوچەکەدا دەکرێن کورتیاندا دەست پێشخەرە و سوپای فارستەنیا بەرگری لە خۆی دەکات. چەند ناوچەیەکی کێشە لەسەر کە زۆرینەی خەڵکەکەی سەر بە هیچ لایەگنین و لەلایەن مزەفەر میرزا و پیشڤاری لە 11 مانگی 6 لە تەورێز لەسەری ڕێکەوتن کە درێژەکەی 4 کیلۆمەترە. کەچی کورد لە 15 مانگی حوزەیران ئاگربەستیان شکاند و پەڕینەوە ناوچەی بێلایەن و پەلاماری هێزەکانی فارسیاندا. ئەو لە مەهاباد چاوی بە قازی محەممەد کەوتووە و هەروەها حەمەڕەشید و عومەرخانی شکاک و مەلا مستەفا و شێخ بابەشی بینیوە. لەوەی کە پەیوەندی بە بزوتنەوەی کوردایەتیەوە هەیە لە مەهاباد هیچ دامەزراوەیەک نبینی هاوشێوەی ئەوەی ئازەربایجان بێ. هەموو هێزەکانی کورد لە هەرێمەکەدا 5,000 کەس بوون دەژمارە و کەلوپەل کە سوپای فارس بەرهەڵستی دەکردن. ئەو هیوای خواست کە دوای گەڕانەوەی قازی محەممەد لە تاران پرسەکە بەبێ شەڕ چارەسەر بکەن. ئێستا هەفتەیەک تێپەڕیوە و قازی محەممەد لە تاران گەڕاوەتەوە و هێشتا لە تەورێزە سەرکردەی کوردانی شکاک و هەرچیش لەوێن. ئەندامێکی باڵوێزخانەی ئەمریکا بەم دواییە سەردانی ڕەزاییە و مەهاباد و جێگری کۆنسولی ئەمریکای کرد لە تەورێز. ئەو دەڵێ زۆر سەرسام بوو بە هێز و توانای کورد و بزوتنەوەی نەتەوایەتی کورد، هەروەها خۆڕاگری و خاک پارێزیە. دەڵێ من نەمتوانیوە هیچ ئاماژەیەک یان بەڵگەیەک بدۆزمەوە کە بیسەلمێنێت کۆماری کوردستان سەر بە یەکێتی سۆڤیەتە. هەڵسوڕێنەری کاروباری سەربازی ئەمریکا کە لە ڕێکەوتی 15 تەمموز دوای گەشتی بۆ کوردستان گەڕایەوە تاران هەموو ئەوەی بینی بووی و بیستبووی خستێ بەردەم هەڵسوڕێنەری کاروباری سەربازی بریتانیا کە ئەمانن. فرقەی چوارەم بەرپرسیارەتی بەرەی گشتی گرتووەتە ئاستۆ لە ڕۆژەڵاتەوە بۆ ڕۆژ ئاوا و بە درێژایی سنووری میرانشا، سەقز، بانە، سەردەشت لە هەموو لایەکی میرانشاوە بۆ هەموو سەردەشت بارەگای پێشەوەیان لە تەورێز داناوە و بارەگای سەرەکی ڕاهێنان و پاڵپشتی هێزەکان لە سنەیە. هێڵی ڕێگەی پەیوەندی نێوان سنە و میرانشا هەڕەشەی لەسەر نییە و ڕێگاکە تەنیا لەلایەن جەندرمی ئاسایی دەپارێزرێت و ڕێگەی میرانشا بۆ سەقز داخراوە لەلایەن هێزی پیادە دەپارێزرێت. ڕێگاکە لە ڕۆژدا کراوەیە. لە ڕۆژئاوای سەقز لەلایەن کوردەوە دەستی بەسەردا گیراوە کە ناوچەیەکی نیوە وازنەیان دامەزراندووە و لە باکوورەوە بۆ ڕۆژئاوا لەوێشەوە بۆ باشوور دەکرێتەوە. هەموو هێزی پاراستنی ئەو ناوچانە لەلایەن کوردەوە دەورە دراون و کورد مۆڵەتی بارهەڵگرە سەربازیەکان دەدەن بۆ ئەوەی تەنیا بە گواستنەوەی کەرەستەکان بەو ناچانەدا تێپەڕبن. دیان پشکنن تا دڵنیابن کە هێزی پاڵپشتیان کەسانێک یان چەک تێپەڕ نەبێت. لە ڕێگەی بازگەی میراوە نێوان سەقز و بانە کۆنتڕۆڵ کراوە. ڕۆکدێل لە 26 ئابی ساڵی 1946 نامەیەک لە باڵوێزخانەی خاوەنشکۆل لە تەورێزەوە بۆ تاران دەنێرێت و ئەمەی تێدا نووسراوە. پیشەوەری ئاشکرای کرد کە لەگەڵ کورد لەسەر ڕزایە ڕێکەوتون. دیموکراتەکان بەڕووکەش کۆنتڕۆڵی قەزاکان لە دەست ماوە، بەڵام کورد هێزی خۆیان دوو هێندە کردو و دەستیان بەسەر چواردەوری هەموو گوندەکان داگرتووە. سەرەتایی تەموز گفتوگۆی قازی محەممەد لەگەڵ قەوام سەڵتەنە سەرکەوتوو نەبوو. قەوام سەڵتەنە سوور بوو لەسەر ئەوەی کە کورد بە بەشێک لە دانیشتوانی ئازەربایجان هەژمار بکرێن و لە بڕیارەکانی ڕێکەوتنی 14 حوزەیرانی تاران تەورێز بەشدار بن، بەڵام قازی محەممەد ڕازی نەبوو. قازی محەممەد بەهێزەوە دژیە و کارە بوو، ڕایگەاند پێویستە کورد بێجگە لە هێزی خۆی دان بە جەندەرمەدا نەنێت.
کورد زیاتر سنووری جوگرافیایی بندەستیان فراوان دەکەن و زۆرینەی ناوچە کورد نشینەکان دەخەنە بندەستی خۆیان. 23 نۆی 1946 باڵوێزی ئینگلیز لە تەورێز نامەیەک بۆ کۆنسۆڵ لە تاران دەنێرێت و بە نهێنی ئەمەی پێڕادەگەێنێت. لە سەرچاوێکی باوەڕپێکراوە زانیومە کەسانێک بە جلوبەرگی کوردەکانی قازی محەممەد دەستیان بەسەر هۆتێلێک لە ڕەزایەدا گرتووە. هەروەها ئێستا دەستیان بەسەر بنکە سەربازیە خۆجێیەکان و ژمارگەیەک نووسنگی حکومی داگرتووە بێبەرگری. حکوومەتی خۆجێی ئازەربایجان فەرماندەیەکی سەربازی و ژمارەیەک چەکداری فیدایی ناردە شاهپور و خوی وەک ئاماژەیەک بۆ دروستکردنی کاریگەری لە سەر کورد کە هەمان کار لەو شارانە ئەنجام نەدەن. هەڵوێستی ئێستا وا دەردەکەوێت کە کورد بە تەواوی لە دیموکراتەکانی ئازەربایجان جیابوونەتەوە. هەروەها بەردەوام ئەگەری ئەوە هەیە بگەنە جۆرێک لە ڕێکەوتنی کاتی لەگەڵ قەوامەکان. 4 ڕۆژ دواتر باڵوێز نامەیەکی دیکەی نهێنی دەنێرێت و تایدا ئەوە خراوەتە ڕوو کە پیشەوەری داوای لە قازی محەممەدی پێشەوا کردووە بچێتە ڕەزاییە و ئەویش بە پیر داواکاریەکەیەوە چووە. بە شێوێکی گشتی کاریگەرترین هۆکار بۆ ڕوخانی کۆماری کوردستان بریتی بوو لە کێشانەوەی هێزەکان یەکێتی سۆڤێت لە حوزەیرانی ساڵی 1946. چونکە هێزەکان یەکێتی سۆڤێت کە لە ناو خاچی ئێران بوون ئەوان بەشێک بوون لە پاراستنی بابلین لە زامنی پرۆسسی پاراستنی هەردوو کۆماری ئازربایجان و کۆماری کوردستان. بەکشانەوەی ئەو هێزانە بەپێی ڕێکەوتنێکی نێوان وڵاتی ئێران و یەکێتی سۆڤێت کە لە پێشتردا قەوام سەڵتەنە سەرۆگوەزیرانی ئێران لە بۆ وڵاتی سۆڤێت کردبووی ئەوان پێکاتن لەسەر ئەوەی بەکشانەوەی هێزەکان یەکێتی سۆڤێت لە خاچی ئێران بابلین یەکێتی سۆڤێتیش بەرژەوەندیەکانی لە ئیمتیازاتی نفتی ئێرانی دەپارێزرێ. ئەم کشانەوە بەڕاستی هۆکارێکی زۆر کاریگەر بوو بۆ سەر بابلین ڕوخانی کۆماری کوردستان. دوایی چەند مانگێک ڕووس هێزی خۆیان لە هەردوو کۆماری ئازربایجان و کۆماری کوردستان لە مەهاباد کێشایەوە و ڕێیان بە سوپای ئێراندا هێرش بکەنە سەر هەردوو کۆمار و ئەمەش دەرفەتی هەرە زێڕینی تاران بوو لە دەستی نەدا و هەرزوو دەستی بە لەشکر کێشی کرد. نوێترین هەواڵی ئێران لە 24 دێسەمبەری ساڵی 1946 ئەمە بوو کە هەردوو کۆماری ئازربایجان و کوردستان تێکشکێندران. مەلا مستەفا بارزانی و ئەفسەر ڕاکردوەکانی سوپای عێراق لە مەهاباد کشانەوە. قازی محەممەد لە میاندوا و خۆیدا بەدەست سوپای ئێرانەوە دەستیان بەسەر مەهاباد میاندوا و ڕەزاییە خۆی ماکۆ جولفا و سنووری سۆڤێت ئێران و تا گەیشتە ئەستەرەدا گرت. دەستگیرکردنی 400 لە دیموکراتی پێشوو ئەفسەری هەڵاتووی سوپای ئێران تۆمارکران. جەنەڕاڵ ڕەزماراش ئەمەی ڕاگەیاند. ئەمڕۆ دانیشتوانی ئێران ئاهەنگ دەگێڕن بە بۆنەی ئازادکردنی ئازەربایجان، بەڵام لە ڕاستیدا ئێمە پێویستە ئاهەنگی ئازادکردنی ئێران بگێڕین بە بۆنەی بڕیاردان بۆ دووبارە گەڕانەوەمان بۆ ئازەربایجان. ئێمە مەترسێکی زۆر گەورەمان لابردووە و هەڕەشەیەکی مەترسیدارمان لەسەر تەواوی ئێران سڕیەوە. کارێکی دیک و زڤریت بوو و کاری ئابووریک و ئەو ئابلۆقا ئابووریە حکمەتە ئیرانê دانا سەر کوردستانê ئیدی حکوومەتا کوردیژی ڕۆژهەڵاتی کوردستانی نێشیە بەردەوامی بدەتە ئیدارەکردنا ئەvê ئەوان دەڤێت ژێر کۆنتڕۆڵا حکوومەتا کوردی. دیسان هەگەر ئەم بێ سەحکەینێ ئەف پەیوەندیت نامبەرە سەرکردێت vê کۆمارێژیدا تا حەدێکی ئەوێژی کاریگەریە خولسەر لاوازبوونا ئەvê کۆمارێ کرد. دیسا بڕیارە تەسلیمبوونێژی بڕاستی ئەوە شلای سەرکرداتیە کۆمارێ هاتیە دان ئەو بڕیارژی بڕاستی ئەگەر پیچێک مقاومەهات باکردن ئەدبیت ژیە vê کۆمارێ هێشتا درێژتر لێ هات با. لە 1 نیسانی ساڵی 1940 کۆنسۆلی خاوەنشکۆل لە تاران نامەیەک بۆ وەزارەتی دەرەوەی شانشینی بریتانیا دەنێرێت و
لە سێدارە دانی قازی و براکەی و ئامۆزاکەی پشت ڕاست دەکاتەوە. لە ڕۆژنامەی ئەم بەیانیە بڵاو کراوەتەوە کە قازی محەممەد و براکەی سەدری قازی و ئامۆزاکەی سەیفی قازی لە مەهاباد لە 31 مارچ لە سێدارە دران. ئەم هەواڵەش کەمەرشکێن بوو بۆ گەلی کوردی ئازادی خواز هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەم لە تەواوی کوردستانی گەورە.